بەڵێ بەهۆی کشانەوەی مەرسومی کۆماری لویس ساکۆ بەغدای جێهێشت، بەڵام ئێستا لەسەر بڕیارێک یاخود لەسەر دەستپێشخەریەک لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق گەڕایەوە بۆ بەغدا و گەڕایەوە سەر کاروباری خۆی. گفتوگوی زیاترەکەین سەبارەت بەم مەرسومە و ئەوەی کە لویس ساکۆ هاتە هەرێمی کوردستان و لێرە پاڵپشتی کرا لەگەڵ زیا پترۆس کەساتی سیاسی سەربەخۆی کلدانی گفتوگوی زیاترەکەین. بەخێر هاتی بەڕێز دیار. سپاس بۆ جەناب، سپاس بۆ بەشداربوونتان لەگەڵمان. پێش هەموو شتێک بابزانین ئەو مەرسومەی کە دەرکرا تا چەند کاریگەری هەبوو لەسەر بارودۆخی کریسیانەکان و ئێستا گەڕانەوەی لویس ساکۆ بۆ بەغدا دیسانەوە بە چ شێوەیەک لێکدانەوەی بۆکەن و چۆن ئەیبینن؟ بڵێ مەرسومی کۆماری کە دراوە بۆ پاتریەرکی کەنیسەی کلدانی کە گەورەترین کەنیسەیە لە عێراق و هەروەها چەند پاتریەرکێکی تر و چەند سەرۆکی کەنیسەکانی تر، چونکە هەندێک کەنیسەمانی سەرۆکەکەی بە پلەی مەترانە وەکو ئەرمەنی کاتۆلیکی و ئەرمەنی ئەرتۆدۆکس. طبیعی ئەمە وەختی خۆی کە درایە ئەمە ڕێز لێگرتنە بۆ ئەم پیاوە ئاینانە کە سەرۆکایەتی کەنیسەیەک دەکەن بۆ ئەوەی ئەمانە وەکو بڵێن لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ سیاست مەدارەکانی عێراق ڕێزێکی تایبەتیان هەبیتن بۆ ئەوەی کە کارەکانی خۆیان ئەوەی کە پەیوەستە بە ئەوقافی ئەم کەنیسەیە بە کاروباری کەنیسەکەیان ئەوان بەڕێوە ببن. لە بۆ ئەمە بەستە دراوە، ئەمە لە کۆنەوەیە ینی نەگی ئێستایە مێژوویەکی کۆنی زۆری تایە وەخت بە تایبەتی لویس ساکۆ کە لە 2013 خوا لێ خۆش بوو مام جەلال کە هەر وەختی کاتێک کە سەرۆک کۆمار بۆ ئەم مەرسومەی بۆ دەرهینا، بەڵام دیارە لە چەند ناکۆکێکی سیاسی نێوان پاتریەرک لویس ساکۆ و لەگەڵ هێزێکی سیاسی کە جوولانەوەی بابلیون حرەکەت بابلیون کە سەر بە کاگڕەیان کەلدانیە، ئەم ناکۆکیە نێوانیان وهای لێ هات کەوا تومەتباری یەکتر بکەن و بە تایبەتی کە ئەم جوولانەوە سیاسیە تومەتباری کاردیناڵیان کرد سەرۆکی کەنیسەکە کەوا ئەملاک و شت و ئەوانە یان تەشهیری پێکراوە بە ڕاگەیاندن چەند داوایەکی لێ تەسجیل کرا. اینجا وای لێ هات کەوا دیارە تەبیعی پەیوەندیەکی باش هەیە مابینی ئەم هێزە سیاسیە و مابینی سەرۆکایەتی کۆمار کە هەستان یەکەمین جار لە 3/7 بە پێی راپۆرتەکەشتان ئاماژەی پێکرد لە 3/7 ئەم مەرسومەیان کشایەوە و لایان برد. کاتەبایەکی یاسایی نەبووە حاڵەتێکی کشانەوەی ئەم مەرسومە کشانەوەیەکی سیاسیە، هیچ عیلاقەیەکی بە وەزعی کەنیسە نە لە کۆن و نە لە ئێستایە و حالەتێکی سیاسیە بۆ کەمکردنەوەی شکۆی پاتریەرکی کەنیسەی کەلدانی و هەروەها بۆ ئەوەی سەرۆکی ئەوقافی مەسیحی و ئاینەکانی تر دابنرێت، چونکە ئەو وەختە حالەتێک هەبوو پاش ئەوەی کە خانە نیشین بوو مەفروزە پیاوی کەنیسەکان پیاوە ئاینەکان سەرۆکی کەنیسەکان دابنیشن پیاوێکی دەستنیشان بکەن بەبێ هیچ ڕاوێژێک ئەمە ئەنجام درراوە، یعنی حاڵەتێکی ترا بکرێت ئەمە ئاساییە ئەگەر ڕاوێژ بکرێت، بەڵام ئەمجارە بەبێ هیچ ڕاوێژ بەبێ هیچ ڕاوێژ تەنها بەیانەک دەرچوو کەوا ئەو مەرسومەی پێدرایە لە 2013 ئەم مەرسومە نادەستوریە و لەگەڵ دەستور ناگونجێ بۆیە ئەبێ لێ ببینەوە. بەڵام پرسیارەکە لێرەیە کاتێک کە ئەمە هەمان سەرۆکایەتی کۆماری عێراقدایەتی و ئەم کاتە سەرۆکی کۆماری ئێستا خودی خۆی ڕاوێژکار بوو، ڕاوێژکارێکی پێشکەوتوو بوو لە سەرۆکایەتی لای خوا لێ خۆش بوو مام جەلال باشە ئەلەو کاتەوە کاتێک کە هەمان سەرۆکایەتی و لە هەمان حزبیشە باشە ئەم مەرسومەی کە بۆ دانرا بۆ ئەم کاتە دەستوری بووە بۆ ئێستانە دەستوریەکەوەتە مەوزوعەکە وازەحە مەسەلەیەکی سیاسیە. باشە بۆچی لەم کاتەدا ئەم بابەتە جوڵێنرا ئەگەر وایە؟ نەموت لەبەر ئەوەی پاش ئەوەی کە هەڵبژاردن کراوە چەند حالەتێکی سیاسی و ناکۆکی لە نێوان کە تەسریحاتێکی چەند تەسریح وشتیدا لە ڕاگەیاندن پاتریەرکە ئەمانە نوێنەرانی مەسیحی ناکەن و فعلەن ئێمەش وەکو سیاست بەدار و وەکو ئەوانەی کە بە بەردەوام ئاگامان لە ڕەوشی مەسیحیەکانە ئێمەش ئێوانە بە نوێنەری خۆمان نازانین. زمانێک هەیە کە ئەم دەستپێشخەری محەممەد شیع سوودانی جارێکی تر
هەمان بله. چۆن ئەڵێت هەمان بابەت دووبارە نەبێتەوە. طبيعي ڕۆیشتنی پاتریەرک لە بۆ بەغدا پێشی سەفەری محەممەد شەیع سوودانی بوو بۆ بەغدا و ئەم دەست پێشخەریە من بە مەرامێکی سیاسی دەبینم، بە مەرامێکی قازانجی شخصی دەبینم. تەنها ئەم کابرایە بۆ 9 مانگ و چەند ڕۆژێک لەسەر ئەمە ڕوودا و چەند باسمان کرد و بەخۆم لە چەند ڕاگەیاندنی عەرەبی و لە لای خۆتان باسم کردیە کە پێویستە حکوومەت تەدەخل بکاتن بۆ ئەوەی ڕێگایەک ببینن بۆ ئەو ناکۆکیە نەمینێ بۆ تەدەخل نەکرا، بۆ شتێکیان نەکرد، بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ پێ سەفەری بۆ ئەمریکا چاوپێکەوتنی لەگەڵ مەترسی هەیە لەسەر ئەسڵەن ئەگەر لە من بپرسی وەکو ڕای شخصی هیچ شتێک بۆی ناکرێتن، تەنها ئەمەیان بەکارهێنا چووە ئەلەوێ ڕێزمێ بۆ پاتریەرک، چووە ئەلەوێ ڕسمیان وەرگرت و خەبەریان کرد بۆ ئەوەی بچیتە ئەمریکا لەوێ کە باسی لەگەڵ بکرێت بڵێتم بڵێ من وا ئاگادارم دەبی چونکە ئێمە لە عێراق بە سیستمی دیموکراسی و عێراقێکی بەرلەمانی دەسەڵات جیاکرایەوە، دەسەڵاتی تەنفیزی سەر بۆ سەرۆکی وەزیران هیچ پەیوەندیەکی نییە بە دەسەڵاتی کۆماری، چونکە سەرۆک کۆمار دەسەڵاتێکی سربەخۆی خۆی هەیە و ئەم مەرسومە تەنها لە سەرۆکایەتی کۆمار دەردەچیتن. بۆیە من باوەڕ ناکەم مەرسومەکەی بۆی بدرێتن و هەر لەبەر ئەوە 2 ڕۆژ لەوێ مایەوە گەڕایەوە دووبارەوە ئێستا لە هەولێرە هەر 2 ڕۆژ لەوێ مایەوە هەولێرمان کرد با لەسەر هەڵوێستە ناوخۆیەکان بەتایبەتی هەڵوێستی هەرێمی کوردستان بەرامبەر بەم بڕیارەی کە درا دەرگای هەرێمی کوردستان وەک هەمیشە واڵا بۆ بەسەر هەموو پێکاتە و نەتەوەکان لە عێراقدا. ئەم هەڵوێستەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانتان چۆن بینی کە باوەشی بۆ لویس ساکۆ کردەوە؟ نەک بەس پاتریەرکی ئێمە و نەک ئێمەی کریستیانی کەلدانی کاتۆلیک و نەک بەس ئاینی کریستیان و نەک بەس نەتەوەیەک هەموو ئاین و نەتەوە و ئاینزایەکان ئەوانەی کە لە کوردستانن، چی ئەوانەی لە بنەرەتەوە خەلکی کوردستانن، چی ئەوانەی ڕوویان کردە پاش 2003 بە تایبەتی پاش 2004 لە بۆ کوردستان هەموویان ئاماژە بەوە ئەدەن و ئەمە واقع حالێکە، یعنی ئەمە نەمەوزوعێکی فەخرە نەمەوزوعێکی ئەوەیەکەوە ئەمە باسی ئەمە واقع حالێکە هەموو خەڵک دەزانی کۆمەلگای نێودەوڵەتی ئاگادارە ئەوەی کە ڕوودا لە 2004 و 2005 و بە کۆچکردنی زۆرە ملی لە مەسیحیەکان و ئێزیدیەکان لە خواری عێراق ڕوویان کردە ئێرە دەرکەی کوردستان واڵا ببۆیان و لە هەمان کاتیش پاش ئەوەی کارەسات و ئیداعش لە منتەقەی دەشتی مووسڵ لە شوێنەکانی تر وەزۆفۆیان ئێستا لێرەمانەوە هەرێمی کوردستان، حکوومەتی کوردستان، خەلکی کوردستان، حیزبەکانی کوردستان بەڕاستی هەمویان ئەم نەفەسە جوانە، ئەم پێکەوە ژیانە، ئەم یەکتر قبولکردنە، ئەم ڕێزگرتنە لە ئاین و ئاینزایەکانی تر بەڕاستی ئەمە شوێنی شانازی هەمومانە و بە تایبەتی بۆ ئەوەی با پێت بڵێن بۆ ئەوەی ئەمەش کە ڕێک خراببوویتە یاسایی دەرچواندنی یاسای ژمارە 5 ساڵی 2015 بۆ پاراستنی مافی پێکهاتەکانی ئاینی و نەتەوەیی لە هەرێمی کوردستان، گۆڕینی ناوی وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە کاروباری ئیسلامی لە بۆ وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و دانانی 2 بەڕێوەبەرایەتی گشتی، بەڕێوەبەرایەتی گشتی بۆ ئاینی مەسیحی، بەڕێوەبەری گشتی بۆ ئاینی ئێزیدی و هەروەها دەستنیشان کردنی نوێنەری هەر ئاینێک کە ئەوانەی لە هەرێمی کوردستان لە وزارەتە. ئەمانە هەمووی بەڵگەیەک دیارن کەوا هەرێمی کوردستان بە بەردەوامی لە بۆ گشتنەتەوە و ئاینەکان و پێکاتەکانی تر بە دڵێکی فراوانەوە دەرکەی. بابینە سەر هەڵوێستە ئەوانی کە نێودوڵەتی و لە دەرەوە بۆ خۆتان دەزانن کە ئیدی کاتێک ئەوترێت لویس ساکۆ پاتریارکی کڵێسای کلدانی عێراق و هەموو جیهانە کاتە ئەبوایە ڤاتیکان هەڵوێستێکی هەبووە، ڤاتیکان لەم حاڵەتە چه هەڵوێستێکی هەبوو؟ ئەوەی ئەمن ئەزانم و بە پێی زانیاریەکانم چونکە من بەڕاستی پیاوی ئاینی نیم، مختص نیم بەو مۆزوعانە، ڕەنگە بەعزە تەفاسیل هەیە من لێی نازانم، بەڵام ئوەی کە بەدواداچوونم کردووە ڤاتیکان پەیوەندیەکی هەیە لەگەڵ هەموو حکوومەتەکانی عالم و بە تایبەتی کاتێک کە کریستیانی کاتۆلیک، چونکە ڤاتیکان کاتۆلیکە، کەسیانی کاتۆلیک لە وڵاتە هەبیتن و بە بەردایان دەیەوێت پەیوەندیەکی باش هێبی لەگەڵ حکوومەتی ئەم وڵاتانە. ئەمە یەک. 2 ڤاتیکان تەدەخل
ناکاتن بە یاسان نیشتیمانیەکانی هەر وڵاتێک بیتن. بەڵام بەیاننامەیەکی دەرکرد پێشەوانەی تدخلنا بەڵام کاتێک کە بزانی ئەم کەنیسەی کە سەر بە ئەوانە ئەگەر تعدایان لێ دەکرێت یاخو بە یاساوە مافەکانیان پێشێل دەکرێت بە تایبەتی سەفیریان هەیە فاتیکان ئێستا سەفیری هەیە لە عێراقا سەفیر دەڕواتن دادەنیشی ئەمە ئیتر تا ئێستا نەگەیشتونە حەلەک چونکە بخۆی ئەمە کە لای برد لە سەرۆکایەتی کۆمار ئەبێ هەمان سەرۆکایەتی ئەگەر بگەڕێنەوە من قەنەعەت ناکەم ئەمە بیگەڕێتەوە چونکە پاش 4 مانگ لە کشانەوەی مەرسومی کۆماری لە لویساکۆ ئی 4 کەنیسەکانی تری 4 بوو 5 بوو ئەوانیش کشایانەوە کەواتە مانای وایە نیەت لەوەیە کە بۆ کەس نەدرێتن ڕەنگە حەلێکی تر دەبینی و ئەمە ئێمە داوامان کردی و فاتیکانیش داوای کردیە حەلێکی تر ببینن ڕێگایەکی تر ببینن وەکو خۆی اعتراافکردنە خۆی مەرسوم هەبی نەبی هیچ کەم ناکاتن لە کاروباری ئاینی پاتریەرکێک یان سەرۆکی کەنیسەیەک کاروباری خۆیەرەکە و هەموو شتەکانی خۆی دەسەڵاتی خۆی هەیە بەڵام ئەمە اعترافێکی زمنیە یعنی وەکو بڵێن اعترافێکی معنەویە بۆ ئەوەی کەوا ئەم کابرایە ڕێزی لێجێرا بۆیە پێویستە ئێستا شتێک بکرێت بەڵام من دڵنیان نیم و ئەگەر پاتریەرک لویساکۆ بە قسەی من بکە وەڵاهی پاتریەرکەکە بەقەری پاتریەرک یەکسەر بینیتە ئێرە لە هەرێمی کوردستان و نەجاتمان بی لەو وەزع خراپەی کە ئێمە و هەموو کریسیانیەکان کە لە بەغدا وا دەناڵێنن بە هەموو شتێک ڕۆژ بە ڕۆژ شتێکمان بۆ دەردەینن ئەلێرە وەزعێکی باشە و لێرەش مەقەرێکی سەیفیشمان هەیە وەکو پاتریەرکەکانی تر مەقەرەکەش بابێتە ئێرە و با نەجاتمان بی. بەڵێ ئێمە سپاس دەکەین زیا پەترۆس کەسایەتی سیاسی سەربەخۆی کلدانی لەگەڵمان بوویت وەڵام دەری پرسیارەکانمان بوویت سپاس بچاوان.